أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار جهنم يصلونها وبئس القرار وجعلوا لله أندادا ليضلوا عن سبيله قل تمتعوا فإن مصيركم إلى النار. قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة وينفقوا مما رزقناهم سرا وعلانية من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال. الله الذي خلق السماوات والأرض وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم وسخر لكم الفلك لتجري في البحر بأمره وسخر لكم الأنهار وسخر لكم الشمس والقمر دائبين وسخر لكم الليل والنهار وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار. وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام رب إنهن
أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم. ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون. ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء. الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء. رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء. ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. صدق الله العظيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. اللهم تقبل صيامنا وقيامنا وتراويحنا وركوعنا وسجودنا. سلام و رحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان لە هەر شوێنێکی ئەم دنیایەن. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و پەرستشی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکات و بمانگەێنێتەوە بە مانگێکی تری پیرۆزی ڕەمەزان. هەڵبەتە لە مانگی ڕەمەزاندا وەک لە فەرموودەکان و ئایەتە جوانەکانی قورئانی پیرۆزدا فەرمایشت کراوە و فەرمانمان پێکراوە کە ئەم مانگە مانگی قورئانە و پێویستە زۆرترین بایەخ بدەین بە قورئانی پیرۆز هەم بە گوێبیستنی و هەم بە گوێلێگرتنی هەم بە خوێندنەوەی بۆ ئەوانەی کە دەیزانن بیخوێننەوە بایەخی زیاتری پێ بدەن و ئەوانەش کە دەتوانن گوێی لێ بگرن خۆیان بە دوور بگرن لە شتی لاوەکی تەنها بایەخ بدەن بە قورئانی پیرۆز هەم لە ڕەمەزان هەم لە دوای ڕەمەزان. خۆشەویستان و بەڕێزان بۆ جارێکی تر لە شاری قەڵاو منارە و شارە جوانەکەی هەولێر وە خۆیان دەڵێن لە پیرە هەولێرەوە سەلامی خواتان لێبێ هاتینەوە خزمەتان لەگەڵ قورئان خوێنێکی دەنگخۆش سەدا زێڕین. لێرەدا میوانە و ئامادەیە لەگەڵمان ئەویش مامۆستا شوان غەفورە
پێکەوە دەیناسین و بزانین لە ساڵەکانی چەندەوە دەستی کردەوە بە قورئان خوێندن و کار و پیشەی ئێستا چییە؟ بە سوپاسەوە بە خێری هێنین بۆ نێو بەرنامەکەمان مامۆستا زۆر بەخێر. سپاس مامۆستا. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. زۆر سپاس مامۆستا بۆ پێشکەشکردنی و بەرنامەیە و میوانداریکردنی ئێمە. من ناوم شوان غەفور برایم، مامۆستامە، مامۆستای ئامادەیمە دەرچووی کۆلێژی شەریعەمە لە ساڵانی 2006-2007. ئێستا قاری و موەزینم لە مزگەوتی حاجی جەبار براغی لە گەڕەکی هەڤاڵە. بەخۆ بەخش. بەڵێ. یعنی میلاکی وەزارەتی پەروەردەمە مامۆستامە، مامۆستای زمانی عەرەبی و ئاینم لە مزگەوتیش خۆبەخشم. الحەمدولله. ماشاءالله ماشاءالله. نەحو و سەرف دەڵێەوە؟ زمانی عەرەبی بەڵێ. زمانی عەرەبی. بەڵێ. قەواعیدی قەواعیدی لغەی عەرەبی. بەڵێ بەڵێ. طبعاً یەکێک لەو وانانەی کە من زۆر لی بێزار و ترسێنەر بوو بۆ ئێمە مادەی زمانی عەرەبی بڵێنەوە بەگشتی ینی تۆزە قورسە ینی تۆزە معقەدەوە چی دەڵێن عەرەبی هەروەها بەناوبانگە بەس تایبەت کە لە پرسیارەکاندا دەهاتەوە ئەیود ئەعرب ما تحت الخط. ئێستاش هەیە پرسیارە هەیە، ئەژنۆمان دەشکا مامۆستا. ئێستاش ئەو پرسیارە هەیە ئەکمیل الإعراب ما تحت الخط و ئەوانە هەر هەیە. هذا والله. ايش الصعب يا اخو؟ يعني اكمل الجملة التالية ها؟ ليش الصعب يا مامۆستا گیان؟ زۆر بەخێر بێ بۆ بەرنامە کەمان ماشاءالله هەم سەدات زێڕین هەم پیشەد نورین. الحمدلله وفضل خوای گەورە گەر خوای گەورە لەمان قبولکە انشاءالله. چونکە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم فەرموویەتی خەیڕوکم من تعلم القرآن وعلمه. قورئانیش ڕاستە بە زمانی عەرەبیە بەڵام بۆ سەرجەم ڕەنگ و پێکاتە جیاوازەکانە بۆ مرۆڤایەتیە ئەوە بەڕاستی دیاریەکی زۆر گەورەیە لەلایەن خۆی پەروەردگارەوە بۆ مرۆڤایەتی. مامۆستا لە ساڵانی چەندەوە جەنابەت هەستت کرد بەهرەیەکت پێ بەخشراوە؟ من مامۆستا خۆی موالید ساڵی 1984م. بەڵێ. تەمەن درێژ بین. تقریبا هەر لە قۆناغی ئیبتیدایی سەرەتاییەوە لە گەڕەکی سەبعەنیسان بوو. ئێستا ئەو کاتی سەبعەنیسان بۆ ئێستا ڕاپەڕینە ینی ڕاپەڕینەوە بزانم. هەر لەوێ لە مزگەوتی عومەر بن خەتاب لەوێ بووم هات شەوێم دەکرد تقریبا 10 ساڵ 11 ساڵ لە ساڵی 97 و 8 ئەوانە لەوێ هات شەوی مزگەوتم دەکرد و قورئان خوێندن و ینی لەوێش لەوێ فەقێ و شتیوای لێ بوو هات شەوی ئەوانم دەکرد و ئیدی لەوێش هەر بە واستەی وانەوە لە ڕێگای وانەوە من لە کە شەشی ئیبتیدایم تەواو کرد چوومە مەدرسەی دینی کە سەر بە وەزارەتی ئەوقاف بوو. دی لە قۆناغی حەفتەوە من چوومە ئەوەی مەدرسەی دینی قوتابخانەی ئاینی پێ دەڵێن. بەڵێ ئیدی لەوێ دەرسەکان هەمووی ئاینی بوون دینی بوون. لەو کات مامۆستا ئەوە هەبوو لە مزگەوتی عومەر بن خەتاب مامۆستا عابید بوو، مامۆستا زاهید بوو، مامۆستا تاریق بوو. ئەوانە بەبیرم بێتەوە وەکو وەفایەک ناویان بینم. مامۆستا عەبدولهادی بوو. ئەوانە وانەی کەماون لێرەوە سڵاو ڕێزم لێیان هەیە ئینشاءڵڵا خوای گەورە سەلامەتیان دەکە. بەتایبەتی مامۆستا عابید کە زۆر زۆر پێمەوە ماندوو بوو. مامۆستا تاریق مامۆستا عابید ئەو دوانە لە بیدایەتەوە لە سەرەتاوە زۆر زۆر ماندی بوون لە دەرسی قورئان خوێندن تەجوید فقه ینی ئەوەی فەتح القەریب و سەرەتای ئەوەی کە فەقێ دەیخوێن ئەوانە زۆر لەگەڵم بەڕاستی. ئیدی دوای ئەوە لە مەدرسەی دینی و دوای ئەوە تا ئێستا الحەمدولله. یا ڕەبی موفق بی مامۆستا. هەم ئەو مامۆستایانەش موفق بن کە لەگەڵ جەنابەت ماندوو بوون تا ئێستا هەم لە زمانی فەقێتی هەم لە ئێستاشدا. خوا پاداشتیان بدات ئینشاءڵڵا خوای گەورە. من بۆ خۆم هەم ئەو فەقێتیم خوێندووە شەریعەیە مەسەڵەن مزگەوتی خانەقا هەبوو لە کەرکوو کۆمەڵێک مامۆستای ئاینی لەوێ تەخەڕوجیان کردو. ئێستا زۆربەی هەرە زۆریان ئیمام و خەتیبن لە کەرکوو. ئێمەش قورئان خوێنمان لێ دەرچووە الحەمدولله. ئەوەش فەزڵێکی گەورەی بەخشێکی خواییە. هەڵبەتە ئیمام و خەتیبیش بووین بەڵام ئێستا زیاتر بایەق بە قورئانە دێین. ئەو مامۆستایانەی کە بۆ جەنابەت هەمیشە مای فەخر و شانازین ئەوەی کە ناود هێنان ئەوەی کە ناود نەهێناون ئێمە لێرەوە سڵاو ڕێزمان بۆیان هەیە. بێگومان لەوەی کە ئەو مامۆستا بەڕێزان ئێستاش بەردەوام من لە پێگەیاندنی ئەو جی لە جوانە گومانم نییە. ئەتوانین بڵێین پەنجەمۆرێکی حەقیقی و جوانیان هەبووە
پێگەیاندنی نەوەیەکی جوان و پاک بۆ داهاتوو. خۆی ئینسان ئەو شتانی لەبیر بی باشە، ینی وەکو وەفا وەکو ڕێز، ینی لە سەرەتای ئینسان دروستبوونی ئینسان، یانی ئەو قۆناغی مرۆڤ کە تێدەپەڕی ئەو ناوانەی کە هێنا وڵای شتەکان زۆرن، بەس مامۆستا کازمی شەبوو کە تەزویدم لای دەخوێن هەندێک ئەوەی ئەحکامی یەڕمەلوون ئێدغام و ئیقلاب و ئەو چار حکومە ینی بەبیرم دەێستا ئەوانم زۆر جوان لەبیرە لای ئەو خوێندم مامۆستا کازم هەیە، خی گەورە پاداشتی بداتەوە. ئەو مامۆستایانش کە ئەوەی ناوم هێنان ئەوانە ئەوانە ئەوە ساڵانی 1970 بوو ئەوانە، یعنی الحەمدولله مامۆستای تریشەنە بەڕاستی زۆر استفادەم لەیان کردیە. ئێستاش ینی مامۆستای تر هەیە لە مزگەوتی ئەو مزگەوتی ئێستا لەوێمە، مزگەوتی حاجی زەبار براغی. لەو مزگەوتە پێشنوێژیش دەکەی مامۆستا؟ مزگەوتی حاجی زەبار براغی خۆی من بەخۆبەخش قاری و موەزینم، 5 فەرزە لەوێمە قاری و موەزینم، عیشایانیش پێشنوێژی دەکەم. بەچی شێوازێک پێشنوێژی دەکەی؟ وڵی خۆی زیاتر مامۆستا پێشنوێژی زیاتر تەرتیلە، ینی زۆر شێواز هەیە لە ئەوەی پێشنوێژی زاری وایە تەقلیدە، زاری ئەوەی خۆمە، ینی تەقلیدی شوڕەیمە هەزا البەلوشی سعد الغامدی منشاوی ئەوانە تەرتیلەکانیان ئەوانە الحەمدولله ینی ئەوەی بەپێی توانای خۆم دەتوانم زۆر ئەوەش نیمە، بەس ینی ئیدی ئەوانە خۆشە و بەڵێ شایانی باسە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بسم الله الرحمن الرحيم اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون ما يأتيهم من ذكر من ربهم محدث إلا استمعوه وهم يلعبون لاهية قلوبهم وأسروا النجوى الذين ظلموا هل هذا إلا بشر مثلكم أفتأتون السحر وأنتم تبصرون قال ربي يعلم القول في السماء والأرض وهو السميع العليم بل قالوا أضغاث أحلام بل افتراه بل هو شاعر فليأتنا بآية كما أرسل الأولون ما آمنت قبلهم من قرية أهلكناها أفهم يؤمنون وما أرسلنا قبلك إلا رجالا نوحي إليهم فاسألوا أهل الذكر إن كنتم
كنتم لا تعلمون وما جعلناهم جسدا لا يأكلون الطعام وما كانوا خالدين ثم صدقناهم الوعد فأنجيناهم ومن نشاء وأهلكنا المسرفين. ما شاء الله تبارك جزاك الله خير إن شاء الله. خير بنوس يا ربي دنقد نرزة ما مستعجل. لا ما مستعجل بس. ما حتكون من دارتهن. الحمد لله الحمد لله. دار كان قرآن فينا. والله الحمد لله لقال خوم يتشان قد سكي لقال خوم ديت مزقوتو الحمد لله قد سكنا يعني. الحمد لله. سلامة ما مستعجل بس. لخانوادي خوتان برا وخشكو كسكر شيطان هي صوتي خوش بالقرآن. والله بس منهم بس يعني تقريبا سيخوش كسي براينا بس من يعني ماسا تو بجوري عشيرتي شي زين سمي ما والله فضل اخويا هر عائله يقدر الان خينك بكافيه الحمد لله فضل اخويا الحمد لله. سلام ما مستعجل. بوكاتي بانكدان جنابت بله شلون بانك ددي بو نمونه والله شازي بانك شلونيه بخوي بانك كان بانجي عراقي مقام كرد هي بله او بكار دين زور بيانيان مقامي لامي وانا يعني زور شهر زايم المقامات شنو بس يعني اواني كجمله بوكو استماع. بله مقامي عراقي هي اوي مصري شيء زار مغربان اوي منشاوي جوان اوانا نمونيك لبانك ما فيش شاغر راسي يعني تسمع والله بهر بابتك بي خوتشي بي خوش او بي من لا اشهد ان محمد رسول الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. خاتم النبيين محمد رسول الله جزاك الله خير الجزاء. ماسا نزيد بينا ولا كوتاي برنامج كما كما خوش يعني هم جناب دقر قيامك كتبي لكوتاي القي امزار قصيه كتبي لخدمتك خو خيرتان بنووسی انشاءله خی گەورە پاداشتان بداتەوە سەرکەوتوو بن سەرفراز بن ئەو بەرنامانەش انشاءله هەر بەردەوام بن و پڕبەرەکەت و پڕخێر بن انشاءله خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە مامۆستاجان سپاستان دەکەم زۆر سپاس. سەلامەت بینەرانی بەڕێز خۆشەویست
لە ماوەی ڕابردوودا لە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست بووین بۆ پێشکردنی بەرنامەی سەدای زێڕین. وەکو هەمیشە کۆتابڕگەی بەرنامە قورئانی پیرۆزە بەدەنجی مامۆستای میوانی بەرنامە، بۆیە هەمومان گوێمان شل دەکەین بۆ ئاەتە پیرۆزەکانی قورئان و ختام و میسک دەبێ بە میوانداری مامۆستا شوان غەفور ئەڵلقەی ئەمجاری بەرنامەی سەدای زێڕین پێشکەش کرا. هیوادارم لە دوعای خێر بێ بەشمان نەکەن، هیوادارم لە کاتە هەستیارەکاندا دوعا بۆ ئێمە و مامۆستای ئەزیز و سەرجەم هاوڕێ و دۆستان و خۆشەویستان بە تایبەت ستافی خۆشەویستی بەرنامە، هەروەها برایانی ئەزیز و خۆشەویستمان لە نووسینگەی هەولێری کەناڵی ئاسمانی پەیام. تاڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم. تقبل الله منا ومنكم الصيام والقيام. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن أصحاب الجنة اليوم في شغل فاكهون هم وأزواجهم في ظلال على الأرائك متكئون لهم فيها فاكهة ولهم ما يدعون. سلام قولا من رب رحيم. وامتازوا اليوم أيها المجرمون ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين. وأن اعبدوني هذا صراط مستقيم. ولقد أضل منكم جبلا كثيرا أفلم تكونوا تعقلون. هذه جهنم التي كنتم توعدون اصلوها اليوم بما كنتم تكفرون. اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون.
ولو نشاء لطمسنا على أعينهم فاستبقوا الصراط فأنى يبصرون ولو نشاء لمسخناهم على مكانتهم فما استطاعوا مضيا ولا يرجعون صدق الله العظيم.